ڕێز و سڵاو بۆیەوە بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵا و بەرنامەی لێکدانەوە هەڵوێست. ئازیزان بۆ بەرنامەی ئەمڕۆکە چەند بەشێک لە وتووێژێکمان بۆ ئامادە کردوون کە لەگەڵ هاوڕێ ئیبراهیم عەلیزادە کە 3 ساڵ لەمەوبەرەوە لە گەرما و گەرمی شۆڕشی ژینادا و 1 مانگ دوای بەرپابوونی ئەو شۆڕشە لە تۆڕە کۆمەڵایەتیەکاندا بڵاو بووبەوە پێشکەش بێوەی ئازیزیەکەین. لێرەدا یەکەمین پرسیار کە ئاراستەی هاوڕێ ئیبراهیم عەلیزادە دەبیرەوەڵی کۆمەڵایەکرێت ئەوەیە کە هەڵسەنگاندنی بەڕێزیان بۆ ئەو ڕووداوانەی کە لەو 1 مانگەدا لە کوردستان و لە ئێران ڕوەدەن چییە لەو کاتەدا و لە سەرەتای دەستپێکردنی شۆڕشی ژینادا. هاوڕێ ئیبراهیم بەم شێوەیە وەڵامەداتەوە، وەڵێت کە ئەوەی کە ئێستا لە کوردستان و لە ئێران ڕوەدات ڕووداوگەلێکی بێزەمینە و کتوپەڕ نین. هەورە بروسکەیەک نەبوون لە ئاسمانێکی بێ هەوردا، بەڵکو زۆر ڕەگۆڕیشەی لە مێژووی 43 ساڵی ئەو وڵاتەدایە. ڕژیمی کۆماری ئیسلامی ئێران لە ڕۆژی هاتنە سەرکاریەوە تا بە ئەمڕۆ لە هیچ قۆناغێکدا ڕژیمێکی سازگار و گونجاو نەبووە لەگەڵ کۆمەلگای ئێراندا. کۆمەلگای ئێران زۆر لەوە پێشکەوتووترە کە کۆنەپەرستیەکی وەها مەسەبی و دەمارگەر بۆ هەمیشە بەسەری دازاڵ بێت. بۆیە لەگەڵ ئەوەشدا کە ڕژیم ماوەتەوە بەردەوام خۆڕاگری و خەباتیش لە دژی بەردەوام بووە. لە ڕووی ئابووریە و پێشکەوتوترە لە چاو وڵاتانی دیکەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست، لە ڕووی فەرهەنگیەوە بە هەمان شێوە، هەروەها لە ڕووی ئەزموونی شۆڕشی پێشکەوتن خوازەوە. یەکەمین شۆڕش بۆ دموکراسی و ئازادی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە ئێراندا سەری هەڵدا کە شۆڕشی 1979 زاینی واتە شۆڕشی 57 هەتاوی بوو بە ئامانجی ئەوەی کە ژیانێکی باشتر پێک بهێنێ و ئازادی و دموکراسی دابین کات. بەڵام لەبەر ئەوەی کە هۆکارەکانی سەرکەوتنی لە وەختەدا فراهەم نەبوو بە واقارەدا ڕۆیشت. و لە درێژەدا باز لەوا کات کە ئەو حرەکەتە و ئەو بزوتنەوەی تا ڕادەیەکی زۆر چاوەڕوان کراو بوو، هەرچەندە کەس چاوەڕوانی ئەوەی نەدەکرد بە مەرگی مەزلومانەی ژینا ئەمینی دروشمی ژن ژیان ئازادی دەست پێ بکات. بەڵام هەموو کەس چاوەڕوانی ئەوەی دەکرد ئەم فەلاکەتە ئابووریە، ئەم نەبوونی ئازادی و دموکراسیە، ئەو هەموو فشارە بۆ سەر ژن، ئینسان و چینی کرێکار بە تەقینەوەیەکی وەهای لێ بکەوێتەوە. بەڵام ئاشکرا نەبوو چ کات و زەمانێک ڕوو دەدا. Jumbo jet. It wasn't easy. When I was young, it's not my problem. It's not my problem. دووەمین پرسیار لەم گفتوگوۆیەدا ئەوەیەت کە چۆن بوو بەهۆی مەرگی ژینا ئەمینیەوە
کۆمەڵگایەک تەقیەوە لە کاتێکدا پێشتریش زۆر جار ژنانی کورد و ژنانی بەگشتی ئێران بەو شێوەیە تیرەباران کراون، کوژراون، تێرۆر کراون، بەڵام ئەم دەنگ و دەنگدانەوە گەورەیەی نەبوو. دەمبارەیەوە مەرگی ژینا ئەمینی چۆن دەبینن، بۆچی ئەو ڕووداوگە لە گەورەیەی لێکەوتەوە. لە درێژەی لە وەڵام بەم پرسیارەدا هاوڕێی ئیبراهیم عەلیزادە بەم شێوەیە وەڵامەداتەوە کە بە درێژای ئەم 43 ساڵە بەردەوام سەرهەڵدان لە ئێران بووە لە کاتێکدا 8 ساڵی شەڕ ئێران و عێراق کاریگەری هەبوو لەسەر دواخستنی ئەم سەرهەڵدانە، چونکە لە ژێر ئاگرباران و موشکباران و داخستنی قوتابخانە و زانگۆکان بارودۆخ بۆ ڕاپەڕین لەبار نەبوو. ئەوەی گرنگ بوو ئەوە بوو کە داخوازیەکانی خەڵک گوازرایەوە بۆ دوای شەڕ. دوای شەڕ کۆماری ئیسلامی داوای لە خەڵک کرد کە مۆڵەتی پێ بدەن تا وێرانکاریانە قەرەبوو بکاتەوە کە لە شەڕدا تووشی بووە. خەڵکیش پێی وابوو دەوڵەتی ڕەفسەنجانی دێت و دەوڵەتی بنیادنەرە، بۆیە 8 ساڵ مۆڵەتیان بە ڕژیمی کۆماری ئیسلامیدا، تاوەی کە دووبارە ناڕەزایەتی دەستی پێکردەوە. ئەوانیش دووبارە داوایان لە خەڵک کرد و بەڵێنیاندا کە چاکسازی بکەن. 8 ساڵیش خەڵکیان بەوە سەرگەرم کرد کە چاکسازی یەکەن، دوایەوەش بەردەوام شتی لەو نەوعە ڕوویدا و هیچ قۆناغێک نییە کە خەڵک تایە بێدەنگ بوو بێت. بەڵام لە ساڵی 1396 هەتاویەوە ڕەوتەکە بە تەواوەتی گۆڕدرا. خەڵک ومێدیەوەی لە دەستدا کە بتوانێت لە ڕێگەی هەڵبژاردن و دەنگدان و چاکسازیەوە گۆڕانکاری بکرێت کە ئەو ئومێدەی لە دەستدا و ئیسلاح تەڵەب باوی نەما ئاقاری خەبات و بەرخۆدان گواسترایەوە بۆ داخوازی ئابووری جەماوەر، واتە ئەو داخوازیانەی خەڵکی کرێکار زەحمەتکێش و هەژار هەیبوو. لە ساڵانی دواتریشدا کێشەی ئاو و هێنانە خوارەوەی فڕۆکەی ئۆکراینی و زۆرێک لەو کێشە و مشکلانەی کە لە ئێرانە بوون، واتە خەڵک دائیمەن قۆناغی نوێی تاقی کردەوە. ئەو قۆناغا تایبەت بوو بە داخوازی دیاری کراوە. بۆ نمونە بەنزین گران بوو، داواکەوە بوو کە هەرزانی بکەن، مافی مامۆستاکەمە زیادی بکەن. ئەو داخوازیانش لەلایەن کۆماری ئیسلامیەوە وەڵامی وەرنەدەگرتەوە. هەموو ئەمانە لە ئێران هەلومەرجێکی دروست کرد کە وەک هاوشێوەی بەهاری عەرەبی. بەڵام ئەو بروسکوێت چۆن لێدرا و چۆن تەقیەوە؟ مەزلومیەتی کچێکی پێوە دیار بوو کە بە ناحەق وە تەنها لەسەر چەند تاڵەبوویەکی قژی کوژرا. کورد بوو، بە گشتی مەزلومیەتی کوردی پێوە دیار بوو. ژن بوو، مەزلومیەتی ژنی ئێرانی بە گشتی پێوە دیار بوو. بۆیە بە بڕوای من سێشت پاڵپشتی یەک بوون تا بەو شێوەیە بروسکەیم شۆڕشە لێ بدرێ. یەکەمیان شێوازی گیانبەختکردنی ژینا بوو، دووهەمیان دەوری بنەماڵی ژینا بوو. دایک و باوک و خانەوادەی ژینا کاتێک زانیان کچەکەیان لە دەستداوە ئامادە نەبوون کارێکی وەها بکەن کە کۆماری ئیسلامی لە نیوە شەوێکدا بیخاتە ژێرگەڵ و بەنهێنی لە قەبرستانێکدا بینێژێت، بێ ئەوەی کە پرۆژەیەکی سیاسیان بۆی بوو بێت، تەنها بەهۆی خۆشەویستیان بۆ جگەر گۆشەکەیان ئامادە نەبوون ئەو کارە قبوڵ بکەن کە پێشتر کۆماری ئیسلامی لەگەڵ کەسی هاوشێوە دەیکرد. هەرچەندە پلانیان دانا بە زووترین کات هێنانە تەورێز، پاشان هێنانە سەقز تا نیوە شەو ئەسپەردەی بکەن. بەڵام خانەوادەی هیمەتیان کرد و ڕایان گەیاند تا کاتێک خەڵکی سەقز ئاگادار بن کە تەرمەکەیان هێناوەتەوە، ئەگەرنا ئێمە و خەڵکی سەقز نەمان دەزانێت چ کاتێک تەرمەکەی دێتەوە. بەڵام خانەوادەکەی خەڵکیان ئاگادار کردەوە کە تەرمەکەی نانێژن تا لە مەراسمێکی شایستەدا ئێوەی خەڵکی ئەو شارە ئامادە نەبن. سێهەمین هۆکاریان پاڵپشتی خەڵکی شاری سەقز بوو کە ئاوا بەشکۆوە هاتن و بەشداری مەراسمی ناشتنەکەی ژینایان کرد. تا ئێرە ئاشکرا نەبوو ئەم ڕووداوە دەنگدانەوەی دەبێت لە ئێران وەکو ڕووداوێکی ئاسایی سیر دەکرا، نەک وەگەوەی کە لە مەراسمێکی بە خاکسپارنی گەنجێکی جوانە مەرگدا خەڵکی سەقز دروشمی ژن ژیان ئازادی لە ئاستێکی جەماوەریدا بەرز کردوێتەوە. بەڵام هێشتا ئەوەش بە تەواوەتی کافی نەبوو.
هەنگاوی چوارەم کە وای کرد حرەکەتەکە بە تەواوی بتەقێتەوە مانگرتنی گشتی بوو. ئێمە وەک کۆمەڵاوە حزبە سیاسیەکانی تری کوردستان بە پشتیوانی ئەحزابی سیاسی ئێرانی مانگرتنێکی سەرتاسەریمان ڕاگەیاند. ئەو مانگرتنەش بە خێرایی لە کوردستان وەڵامی وەرگرتەوە. ئەم چەند ڕووداوە کە دەستیان خستە ناو دەستی یەک لەسەر بنەمایە و بارودۆخەی کە باسمان کرد شۆڕشی ژینە لەدایک بوو.
سێمین پرسیار کە لەو چاوپێکەوتنەدا ئاراستەی هاوڕێی ئیبراهیم عەلیزادە دەکرێت ئەوەیە کە لە 25 خەرمانانی 1401دا مەرگی ژینا ئەمینی ڕادەگەیەندێت، بەڵام لە 26 خەرمانان خۆپێشاندانێکی هاوپشتی سەرتاسەری جیهانی بۆ مەرگی ژینا ڕادەگەیەندێت لە کاتێکدا لە ماوەی ئەو 43 ساڵەدا بە سەدان قەتڵ عامی گەورەتریش کراوە. ئەو هاوپشتیە جیهانیە چۆن دروست بوو بۆ ژینا؟ بەرنامە بۆ داڕێژراو بوو ئایا؟ و ئێوە وەکو ئەحزابی سیاسی ئێران و ڕۆژهەڵات بە تایبەتیەوە وەکو کۆمەڵا دەور و نەقشتان هەبوو لەو بابەتەدا؟ لە وەڵامدا هاوڕێ ئیبراهیم عەلیزادە دەڵێت کە دنیای پێشکەوتنخواز و خەڵکی شەریف لە هەموو جیهان بارەها بەرامبەر بە ڕووداوگەلی لەم چەشنە کاردانەوەیان هەبووە. جۆرج فلۆیدی ڕاشپێز لە ئامریکا مەزلومانە کوژرا، بزوتنەوەیەکی گەورەی کۆمەڵایەتی لە هەموو دنیا بۆ ڕێکەوت لە دژی نەژادپەرستی دەوڵەتی. سەرنجام دەوڵەتی ئامریکای ناچار کرد کە لەو بارەیەوە کۆمەڵێک ڕێکار بگرێتە بەر. قەتڵی ژینا هەشتێکی لەوە کەمتر نەبوو. ئەگەر کوردستانیان و ئێرانیان و ئینسان دۆستان لە دنیادا ماون، ئەگەر خەڵکانی تری دنیا ئەو هەلو مەرجەیان بۆ هەڵکەوتووە کە بۆ جۆرج فلۆیدی ڕەشپێست وەها بکەن، بۆچی بۆ ژینانێکن؟ بە بڕوای من زۆر زوو ئەو بیرۆکەیە بڵاو بووە کە دەبێت لەوە تێپەڕین کە کردەی سیاسی چەند کەسی ئۆپۆزیسیۆن لەبەر دەرگای سەفارەت نیشان بدەین و تەنها ئەوە نمایش بکەین، بەڵکو دەبێت بڕۆین بەرەو ئەوەی کە جەماوەری ئەو وڵاتانە و جەماوەری ئێرانی ڕێک بخەین بۆ پشتیوانی ئەم سەر هەڵدانا لەم بزوتنەوەیە لە ئێراندا. بۆچی لە ئاستی جیهاندا وەڵامی وەرگرتەوە؟ ئەو کارەکەیەوە بوو کە لە ناوخۆی وڵاتدا بزوتنەوەکە بەهێز بوو. ئەگەر لە بیرتان بێت دەورەی بزوتنەوەی سەوزیش بە هەمان شێوە بوو. ئەو کاتیش خۆپێشاندانەکان زۆر گەورە بوون، بۆیە ئەگەر کۆماری ئیسلامی بتوانێت لە ناوخۆ ئەو بزوتنەوەیە سەرکوت بکات، بزوتنەوەی ناڕەزایی و جەماوەری لە دەرەوەی وڵات ناخەوێ و بەردەوام دەبێت. شۆڕشی ژینا لە کوردستان جەماوەری تر بوو لە چاوباقی شوێنەکانی تری ئێران. تەنانەت کۆمەڵێک لە مەلاکانی کوردستانیش پشتیوانیان لێ کرد. بۆچی ئاوا بوو؟ سەرچاوەکەی لە زیندووبوونی بزوتنەوەی شۆڕشگەڕانەی خەڵکی کوردستاندایە. ئەو بزوتنەوەی کە ماوەی 43 ساڵە بەردەوامە و ئەو خەڵکە بە شێوازی جۆرا و جۆر بەرامبەر بەم دەسەڵاتە خۆڕاگری و مقاومەتیان کردووە. لە ماوەی یەک مانگی ڕابردوودا کە باس لە 3 ساڵەوە پێشە لەو چاوپێکەوتنەدا دەڵێت کە ئێمە بانگەوازی دوو مانگرتنی گشتیمان کرد کە نزیکەی 90% وەڵامی وەرگرتەوە، وەکو ڕێفراندۆمێک وا بوو دژبا کۆماری ئیسلامی، چونکە جیاوازی هەبوو لەگەڵ مانگرتنەکانی پێشوو کە بۆ نمونە مانگرتن بوون سەبارەت بە ئێعدامێک یان داخوازیەکی دیاریکرا، بەڵام ئەمە مانگرتنێکی تەواوەن سیاسی بوو، داخوازیەکی سیاسی هەبوو. لە کوردستان حرەکەتەکە جەماوەریە و هەموو چین و توێژەکانی تێدایە. هەر کەسەی بە پێی هەلومەرجی تایبەت بەخۆی دێتە ناو مەسەلەکە. بۆ نمونە بەشێکی زۆریان لە خۆیان ڕانابینن بێنە سەر شەقام و سنگیان بدەنە بەرگولە. ڕەنگە و ئێنەرژی توانا و چاونەترسیەیان تێدا پەیدا نەبوو بێت. بە مانگرتن هەڵوێستی خۆیان نیشان دەدەن. ئەگەر چاودێرێک لە دەرەوە تەماشای بابەتەکان بکات بەم شێوەیە دەیبینێت کوردستان حزبی سیاسی تایە. ئەو حزبە سیاسیانە داوا لە خەڵک دەکەن، خەڵکیش بە بێد و دڵی وەڵامیان پێدەدەنەوە. ئەمەیە کە مەلایانی ئێران دێنێتە ناو بابەتەکەوە. جەوهەری جەماوەری بوونەکە لێرەدایە کە دەردەکەوێت. ئەمەش لە ئاستی هەموو ئێران بەدی نەهاتووە و دەبێت هەوڵی بۆ بدەین. ژیان ئازادی لە پشت سەنگەری وڵەکان لە هەرش دەخۆن. دنیایەکی نوێ بۆ
بر ستمگر و سلطگر، چه شاباش چرا بر مرگ بر پهلوی، مرگ بر فرصت طلب. زنده باد سوسیالیست، زنده باد انقلاب، زنده باد خلقهای ستم دیده. چوارەمین پرسیار لەم چاوپێکەوتنەدا ئەوەیە کە لە ئەگەرەکانی ڕووخانی چەند مانگی داهاتووی کۆماری ئیسلامی سێناریۆکە یان تابلۆکە چۆنە؟ لانیکەم ڕۆژهەڵاتی کوردستانەکەی چی لێ دێت؟ لە وەڵامدا هاوڕێ ئیبراهیم عەلیزادە دەڵێت کە لام وایە دوو ئەگەر هەیە. یەکەمیان ئەو خەباتە شۆڕژگێڕیەی کە دەستی پێکردووە لەسەر ئەو ڕەوتە بەردەوام بێت، واتە کرێکار، زەحمەتکێش، خەڵکی هەژار و ئەکسەریەتی کۆمەڵگە لە ئاسی ئێراندا هەم بێنە مەیدان، هەم خۆیان ڕێک بخەن لە جەریانی ئەو ڕێخستنەدا دەموچاوەکان دەرکەون. سێناریۆی یەکەم ئەوەیە کە ئەو دەموچاوانە کە دەردەکەون ئەو بزوتنەوەیە بەرەو شۆڕشێکی سەراسەری بڕوات کە لە کۆتاییدا ئەو ڕژیمە دەڕوخێنێت. لەو سێناریۆیەدا خەڵکی کوردستان شانسێکی گەورەی هەیە بۆ ئەوەی مۆرکی خۆی لەو شۆڕشە بدات و کۆتایی بە ستەمی نەتەوایەتیش لە پاڵیا بهێنێت. دووهەم تابلۆیەکی دیکە ئەوەیە کە ئەو بزوتنەوەیە لە نیوەدا لەبار ببرێت و ئەو ڕەوتە نەپێوێت کە باسی لێکرا، کە ئەو ڕەوتەی نەپێوە واتە ئەو دەسەڵاتەی کە ویست و داخوازی ئێمەیە و لە ئاسی ئێراندا نێتەکایەوە بەدیلێکی تری بۆ دروست بکرێت، جا لە ناوخۆ بێت یان بەدیلێک لە ئاڵوگۆڕەکانی ناوخۆی حکوومەتدا دروست ببێت. لەو سێناریۆیەدا ڕەچاوەکرێت بارودۆخێک بە خوڵقێت کوردستان چارەنووسێکی جیاواز پەیدا بکات لەبەرەوەی بەدیلی خۆی هەیە. بۆ ئەو حاڵەتە ئەو ناتەباییەی نێوان هێزەکان زۆر مەترسیدارە، چونکە ئەگەر شۆڕش لە ئێران پەرە نەسێنێت شۆڕش لە خودی کوردستانیش دادەمرکێتەوە، خەڵک دەچێتە پەراوێزەوە، لە کاتێکدا دەسەڵاتی مەرکەزیش نەماوە، واتە بۆشایی دەسەڵات دروست دەبێت بەبێ ئەوەی خەڵک لە مەیداندا بێت. ئەو کات مەیدان دەکەوێتە دەست ئەحزابی سیاسی، ئەوانیش چەکدار و سازماندراون. کارەسات لێرەوە دەست پێ دەکات. ئێمەش بەو حاڵەتە نیگەران دەبین. نیگەرانی ئێمە بۆ ئەوە نییە کە ئەگەر شۆڕشێکی کۆمەڵایەتی گەورە لە ئێران پەرە بستێنێت کورد و خەڵکی کورد زەرەر بکات یان چاوەڕێی مەترسی سێناریۆی ڕەش بکەین. ئەوەی ترسی ئێمەیە ئەوەیە کە ئەو بزوتنەوەیە لە نیوەدا بەری پێ بگیرێت و لەبار بچێت. لە هەر کام لەم دوو تابلۆیەدا هەم دەستکەوتەکان ئاشکران هەم زەرەر و زیانەکان. ئەو بزوتنەوەیەش لە ماوەی ئەم یەک مانگەدا کۆمەڵێک دەستکەوتی سیاسی و کۆمەڵایەتی بەدەستێناوە کە لە مێژووی ئێران ناسڕدرێتەوە و پشتگوێ ناخرێت. دەمەوێت بڵێم تا ئەمڕۆ خوێنی ژینا و هەموو ئەو لاوانە بە فیڕۆ نەچووە. بە هیچ شێوەیە کۆماری ئیسلامی ئێران و کۆمەڵگەی ئێران ناگەڕێتەوە دۆخی مانگێک لەوە پێش. ئەوەش سەرکەوتنێکی گەورەیە. خاڵێکی تریژەوەیە کە هەندێک شت لەو بزوتنەوەیە داهاتە گۆڕێ کە زۆر گرنگە بۆ خەڵکی کوردستان. ئەویژەوەیە ئەو شوێنانێک کە بەردەوام مەترسی ئەوەی لێ دەکرا کە کێشەی نەتەوایەتی تیاقوڵ ببێتەوە وەکو نەغەدە و ورمێ یان کێشەی مەسەبی تیاقوڵ بێتەوە وەکو کرماشان، هەموو ئەوانە یەکگرتوانە هاتنە مەیدانەوە. سەیریش لەوەدایە کە داخوازی مانگرتنی گشتی لە هەموو ئەو شوێنانە وەڵامی وەرگرتەوە. ئەمەش دەستکەوتێکی گەورەیە چونکە هەمیشە یەکێک لە مەترسیەکان بووە. ئەم دەورەیە نیشانیدا کە هەنگاوێک بەرەو پێشچین بە شێوەیەک لە نەغەدە کورد و تورک لە شاری ورمێ کورد ئەرمەنی و تورک پێکەوە خۆپێشاندانیان کرد و دەرگای ماڵی خۆیان بەرەو ڕووی یەکتری کردەوە و پشتیوانی لە یەکتر دەکەن. ئەوەش دەستکەوتێکی گەورەیە. دەستکەوتێکی دیکە ئەوەیە کە بە شێوەیەکی گشتی هەماهەنگیەکەیە لە نێوان خەباتی سیاسی لە کوردستان و شارەکانی تری ئێران. هەماهەنگیەکە لەوەدایە کە لەگەڵ ئەوەی دەستبردن بۆ چەک ئاسانە، ممکنە حەزبە سیاسیەکان بەهێزی چەکدارەوە بچنەوە. ئەگەریش نەچنەوە دەتوانین
خەڵک هان بدەن چەکدار بن و سازمانیان بدەن و ڕێکیان بکەن. وەڕەچاویش دەکرێت ڕژیم نەتوانێت وەک پێشتر بێت کە شەقامەکانی داگیر دەکرد. هەرچەندە بۆ جۆرە کوردستان دادەبڕێت لە شوێنەکانی تری ئێران. کۆماری ئیسلامی ئێران ئەو ڕژیمە کوردستان میلیتاریزە دەکات. بەجیا ئەمجارە هەوڵی داپڵۆسینی دەدات. هیچ کام لەمانە تا ئێستا ڕووی نەداوە. ئەوانیش هەمووی دەستکەوتن بۆ ئەم دەورەیە کە سەرمایەن بۆ پێشکەوتنەکانی ئەو ڕۆژەی کە شۆڕش بە ئەنجام بکات. اینجا کردستان است. کابوس فاشیستا. شێکە ئەی هەموو جیهان ڕێگە خۆشکەر بۆ خەباتی ئازادی ئینسان بانگەوازی شۆڕشێکە ئەی هەموو جیهان ڕێگە خۆشکەر بۆ خەباتی ئازادی ئینسان شۆڕشێکە بە پێشەنگی ژنانی نیشتمان بامسۆگەر بێ سەربەستی حورمەتی ژیان شۆڕشێکە بە پێشەنگی ژنانی نیشتمان بامسۆگەر بێ سەربەستی حورمەتی ژیان بامسۆگەر بێ سەربەستی حورمەتی ژیان باوە یەک بین باوە یەک بین بێگاتە و گەلان یەکیەتی ترس دەخاتە دڵی دوژمنان باوە یەک بین باوە یەک بین بێگاتە و گەلان یەکیەتی ترس دەخاتە دڵی دوژمنان خۆ لەویستی بەدیدێنێ ئاوەت و خەونمان باڵندەی ئامانجمان ئەفڕێنێ بۆ ئاسمان خۆ لەویستی بەدیدێنێ ئاوەت و خەونمان باڵندەی ئامانجمان ئەفڕێنێ بۆ ئاسمان باڵندەی ئامانجمان ئەفڕێنێ بۆ ئاسمان یەکسانی هەموو چین و توێژەکان پەیامی ئاشتی گەلان بۆ دایکی نیشتمان هاواری یەکسانی هەموو چین و توێژەکان پەیامی ئاشتی گەلان بۆ دایکی نیشتمان بۆ یەکشتمان یەک دەنگین و پڕ بە گەرومان شت ژیان ئازادی بۆ تەوێردی سەر زەمان بۆ یەکشتمان یەک دەنگین و پڕ بە گەرومان شت ژیان ئازادی بۆ تەوێردی سەر زەمان شت ژیان ئازادی بۆتە ڕەمزی بەرخودان بابەکەی کۆیلەی زۆردارانەی ئینسانەکان بۆ دەبێ چاوەڕێ مەرگ بین لە هەناسەدا تاوەکەی کۆیلەی زۆردارانەی ئینسانەکان بۆ دەبێ چاوەڕێ مەرگ بین لە هەناسەدا شۆڕژێکی گەورە بێبخەین بۆمان و نەمان با یەکجاری ئازادی بێت بەداهاتوومان بۆ یەکشتمان یەک دەنگین و پڕ بە گەرومان شت ژیان ئازادی بۆتە وێردی سەر زەمان شت ژیان ئازادی بۆتە ڕەمزی بەرخودان بەڵێ بینەرانی
خۆشەویست بەم شێوەی گەیشتینە کۆتایی بەرنامەی لێکدانەوە هەڵوێستی ئەمڕۆکەمان. ئەوەی گوێبیستی بوون چاوپێکەوتنێک بوو 3 ساڵ لەمە و پێش لە گەرماوگەرمی شۆڕشی ژینادا لەگەڵ هاوڕێی ئیبراهیم عەلیزادە دەبیرەوەڵی کۆمەڵە. زۆر سپاس کە تا کۆتایی لەگەڵمان بوون بۆ هیوای کە ناوەڕۆکی بەرنامە ئەمڕۆکە جێگەی سەرنجیەوەی عزیز بوو بێت و بتوانن کەڵکی پێویستی لێوەربگرن. تا لێکدانەوە هەڵوێستێکی تر بە ژیانێکی پڕ لە کامەرانیتان دەسپێرم.